خۆشەویستان بەنسبەت مەعیدە بڕینی خستەخانەی میهرەبانی ئینشاءالله لە سەرەتای مانجی هەفت دەست بە بڕینی گەدەی دەکاتەوە. بەڕێزان دوو دکتۆری تایبەتمەند مۆڵەتەکەی لە وەزارەتی و ئێستاکە خەریکی ڕۆتیناتی وبەرگرتنی مۆڵەتەکەینە بە پشتیوانی خۆی گەورە لە مانجی حەوت مۆڵەتەکە دەدرێتن و لە میهرەبانی دەست بە بڕینی گەدەی دەکرێتەوە. لە مەعیدە بڕینی چەندین مزعفات هەیە ئەو عملیاتە لێرە بکرێ لە ئەمریکای بکرێت لە بەریتانیای بکرێتن، بەڵام خۆشبەختانە ئەلحەمدولیلا فەزلی خوای گەورە بوو کەمە پێشتر 544 نەشتەرگەریمان کردیە بەبێ ئەوەی کەس زەرمەندی گەورە ببیتن هیچ نەخۆشەکمان نەمرد ئەلحەمدولیلا و لە خوای بەزیاد بە خەڵکێکی زۆر دڵدەست بە دوعا و دڵخۆش بوون بەرامبەر ئیشەکەی میهرەبانی و ئەوەش تەوفیقاتی رب العالمینی بوو. ئەمە ژێرە شکرانی خوای گەورە دەکەین کەوا خوای گەورە و تەوفیقاتی داینی. طبیعی 5 مزعفات هەیە لە عملیاتی بڕینی گەدەی دەمەوێت هەموو خۆشەویستان ئاگادار بن لە بۆ هەرێکە چکامە بیکەین تێی دەگەینین. یەکەم مزعفات کە زۆر خەتەرە لیکە، یعنی لێ بچیتن ئەو مەعیدەی کە دەی بڕی لێ بچیتن. طبیعی ئەمە الحەمدولله توی حالەتێکمان تووشی ئەو حالەتەی نەبووین، ئەوەش دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کەوا یەکەم تەوفیقاتی رب العالمینی بوو، دووەمینیان ئەمە جیهازەکانمان جیهازی ئەڵمانی ئەسلیمان شەریکەی ستۆرس کە خستەخانەماندانا جیهازی ئەسلیمان کڕی و دووەمینیان قرتەکانمان ئەمریکیە کە ئەو قرتانی کە لێماندا قرتەی زۆر ئەسلی و چاک بوون. ئەو لیگا شوورەیە کە پێیکەوی دەکاتن جیهازی زۆر باش بوون. ئەوانەی ئیشەکان دەکەن ئەو تیمی جەراحەی ئینسانی زیرەک و بەتوانە بوون ئەلحەمدولیلا لۆیەکە تووشی مەشاکل نەبووین. طبیعی هەموو هۆکارەکانمان گرتە بەر و لەگەڵ ئەوەشدا دووەم مزعفات نەزیفیە. نەزیفی لەو هەموو حالەتی کە کردمان ئەمە 6 حالەت تووشی نەزیفی بوون، سیان لەوانە دووبارە عملیات کرا و کۆنتترۆل کرا. ئەوکان کەش بە دەرمان چابوون، چاریان نەزیف داخلی بوو، دوانیان نەزیف ڕشانەوە، بەڵام ئەوانەی کە ڕشانەوە عیلاجماندانێ و ئەلحەمدولیلا چابوون کێشیان نەما. ئەوانەی کە نەزیف داخلی بوون ئەوانیش سیانمان دووبارە عملیات کردەوە عیلاجمان کردن و ئەوانی شەمیان دەست بە دوعا دەرچوون لە خستەخانەی کێشیان لە بۆ دروست نەبوو. مزعفاتی دووەم کە نەزیفیە. مزعفاتی سێیەمینیان نەخۆشێک پێدرێن دیVT، ئەمە لەو 544 عملیاتی تەنها یەک کەسیان تووشی ئەو حالەتەی بوو، ئەویش عیلاجمان کرد ئەلحەمدولیلا کێشەی نەبوو. حالەتە چیت کەمان هەیە ئیلتیهابات جێی ئەو کونانەی کە دەیکەین، ئەوەش ئەلحەمدولیلا ئەمە بەرنامەزەشی تۆکمە و چاکمان هەیە و دەرمانی باشی دەدەینێ، تووشی ئەو مەشاکلانەش نەبووینە. حالەتی پێنجەمینیان تأثیراتی بەنج لە فەزلی خوای گەورە بەزیاد بێ میهرەبانی خاوەن چەند دکتۆرێکی بەنجی زیرەکی بەتوانە و عنایەتی مرەکەزەی زۆر بە قووەتمان هەیە و لە ساڵی عملیاتی جیهازی پێشکەوتومان هەیە ئەلحەمدولیلا تووشی هیچ مەشاکلێکی نەبووین لە فەزلی خوای گەورە بەزیاد بیتن. ئەوانەی کە دەیرێم حقیقەتی ئیشەکانی ڕابردوومانە و لا داهاتوش ئیشی ئینشاءڵڵا زۆر جوانتر و باشتر و چاکتر دەکەین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی